سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین کە تایبەتە بە کاراکردنەوەی یاسایی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم. ئەمڕۆ بە بەشداری بەشێکی زۆر لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و بە دەنگی زیاتر لە نزیکی 89 ئەندام پەرلەمان یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم پەسەند کرا و دەنگی پێدرا. بەڵام لەگەڵ ئەم پەسەندکردنیان کۆمەڵێک سەرنج و تێبینی لەسەر خودی یاسای سەرۆکایەتی هەرێم و سیستمی سیاسی و سیستمی حکومداری و سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان تێبینی کراوە، کۆمەڵێک تێبین دروست بوو لەسەر ئەم بابەتە. پرسیارەکەەوەیە کە ئایا لە ڕاستیە هەرێمی کوردستان لەمە دووە ئەتوانێت خاوەنی چ جۆرە سیستمێکی حکومڕانی بێتە، سیستمێکی پەرلەمانی یا سیستمێکی سەرۆکایەتی و ئەو جیاوازیان ئەو تێبینیانە لەسەر ئەم یاسایەنەکە هەیە چۆن ئەتوانن شرۆڤەی وە بکەن. ئەم شەو لە بەرنامەی پانۆراما لەگەڵ هەرسێ بەڕێزان دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای یاسای دەستوری و بەڕێز ڕۆژان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان و بەڕێز ڕێبوار بابکەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان تاوتوێی ئەم بابەتانەکەین. زۆر بە خێراتنتانەکەم دکتۆر، لەگەڵ دەنگدان بەم یاسایە ئەو پرسیارە دروست بوو کە ئایا ئێمە لە بەردەم چه سیستمێکین و ئایا ئەم تەناقوزاتە ئەم پارادۆکسە لە ناو شێوەی حکومڕانی ئێمەیە چۆن تەفسیرێک دێت و ئایا ئێمە ئێستا ئەتوانین بڵێن بووین بە خاوەنی سیستمێکی پەرلەمانی؟ بەڵێ، سپاس و سڵاو بۆ تۆ و کاک دکتۆر ڕێبوار و میوانانی بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان. دەربارەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بەپێی ئەم یاسایە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی دەستورێک نین کە تا سیستەمی سیاسی دیاری بکات، بەڵکو بەو یاسانەی کە دەسەڵاتە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕێکدەخەن سیستەمی سیاسی ڕێکخراوە لە هەرێمی کوردستان. ئەو یاسایانەش سروشتی دەستوریانەیە یاسایی دەستورین، هەرچەندە لەلایەن پەرلەمانەوە دەرچین، لەلایەن سادانەری ئاساییەوە دەرچووە، نەک لەلایەن یاسادانەری دەستوریەوە. ئەم یاسایانە ڕەهەندی دەستوریانەیە، سروشی دەستوریانەیە، تەواوکەری دەستورن. پێویستە یعنی لە زۆربەی وڵاتان جیاوازی دەکرێت لەنێوان ئەم یاسایانەی کە دەسەڵاتەکان ڕێکدەخەن کە ماف و ئازادیەکان ڕێکدەخەن لەگەڵ یاسا ئاساییەکانی تر کە پەرلەمان دەریەکە بە شێوەیەکی گشتی، ینی هەندێک ئیجراعاتی قورستر داوا دەکرێت بۆ دانانی ئەم یاسایە بۆ یا بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایانە. ئەمە لە فەڕەنسا، لە میسر، لە هەندێک وڵاتی تر ئەمە باوە و پەیڕەو دەکرێت. بەپێی ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم و یاسای پەرلەمانی کوردستان و یاسای ئەنجومەنی وەزیران کە یاسای دەسەڵاتی دادوەریش کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانیان ڕێخستووە، سروشتی دەسەڵاتی سیستەمی سیاسی ئێمە سروشتێکی پەرلەمانی نییە، پەرلەمانی کلاسیکی نییە. ئەو پەرلەمانی کلاسیشی کە لە بەریتانیا سەری هەڵدا و زۆر وڵاتی تر وەکو عێراقی ئێستا یا ئیسرائیل ئەمانە یا تورکیای پێش ئەم گۆڕانکاریە دەستوریە و زۆر وڵات تەقلیدیان کردەوە کە لەوێدا سەرۆکی دەوڵەت خاوەن دەسەڵاتی کارانیە، بەڵکو دەورێکی تەشریفاتیە. ئەوەی دەورە گرنگەکە دەبینێت سەرۆکی وەزیرانە، بۆ حکمی ئەوەی سەرۆکی وەزیران لە بەرامبەر پەرلەمان بەرپرسە و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت بۆیە دەسەڵاتی کارە هەیە. بۆ نمونە لە عێراق کەس باسی سەرۆکی کۆمار ناکە لەوەی ئەگەر کەم و کوڕی هەبێت لە ئەدای حکوومەتەکە، لە ئەدای دەسەڵاتەکە، بەڵکو باسی سەرۆکی وەزیران دەکەن و پەرلەمانیش لە سەرۆکی دەوڵەت ناپرسێتەوە، بەڵکو زیاتر لە سەرۆکی حکوومەتەکە دەپرسێتەوە. بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە بەپێی ئەم یاسایە کە پێش ئەوەی هەڵپەسێنرێ بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2010 کە هەڵپەسێدرا و دەسەڵاتەکانی دابەشکرا بەسەر دەسەڵاتەکانی تر، بەسەر موەسساتەکانی تر تەشریعی و دادوەری و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. و دوای ئەوەی کە ئەمڕۆژ کارا کراوەتەوە، ئەوەی گرنگە تایبەتە بە مۆرچی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردان هاتووە، سیستەمێکە و هەروەکو سیستەمێکی پەرلەمانی لادەر یا سیستەمێکی پەرلەمانی ناو دەستورەوە، ینی ئەوەی کە ئێستا تێبینیەوە کە ئەم گۆڕانکاریانە، ئەم هەڵوارکردنەوەانە، ئەم ئاڵگۆڕانی کە کراوە خۆی لە یاساکەشا باز ئەکرێت تا ئەو کاتێک کە دەستوری کوردستان نووسێتەوە، دەستوری هەرێم نووسێتەوە، ینی موقەتە. یعنی ئەوەی سیستەمێک کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان سیستەمێکی تێکەڵاوە لە سەرۆکایەتی و لە پەرلەمانی، سیستەمێکی تێکەڵاوە لە سەرۆکایەتی و لە پەرلەمانی
یاخود سیستەمی نیمچە پەرلەمانیە یاخود نیمچە سەرۆکایەتیە. ئەو پەرلەمانەیە کلاسیشێنی ئەوەی لە عێراق یا لە بەریتانیا تەطبیق دەکرێت بەهۆی ئەوەی کەوا گرنگ نیە سەرۆکی هەرێم ئەیبرێت بۆی لە پەرلەمانەوە هەڵدەبژێریاننا گرنگ ئەوەیە دەسەڵاتی خاوەن دەسەڵاتی فعلیە خاوەن دەسەڵاتی فعلیە کردداریە وەچی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی زیاتریش لە چۆن سەرۆکی ئەنجومەنی ئەمە بە تێڕوانی بەڕێزت ینی جێگەی ڕخنەوە نیە ئەم نەک من باسی سیستەمەکە دەکەم بەبێ ئەم قانونی سەرۆکایەتی هەرێمە باسی سیستەمەکە دەکەم کە سیستەمێکی تێکەڵاوە لە پەرلەمانی و سەرۆکایەتی ئەوە نیە سیستەمێکی پەرلەمانی خاڵز بێ بەڵامی پۆزیتیف و نگەتیف ئەگەر دوای باسیکەین حەزەکەم بەڕێز ڕۆژان خانم باس دەکەین کە ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمان گەیشتنە ئەو ڕێکەوتنە ینی هەموو بەشێکی زۆر لە فراکسیۆنەکان تەنیا چەند فراکسیۆنێک و چەند ئەندامێک دەنگیان بەم یاسایەنەیە خودی ئەم ڕێکەوتنە ئەگەر بازەکەین چۆن گەیشتنە ئەم ڕێکەوتنە تێبینیەکانتان پێشتر ڕۆژێک لەوە پێشەوە کۆمەڵێک تێبینیتانە بوو وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستانەوە چۆن گەیشتن بەم ڕێکەوتنەوە تێڕوانینی ئێوەکو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ئەم یاسایە هەموارکردنەوەی ئەم یاساوی کاراکردنەوەی ئەم یاسایە چییە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە میوانە بەڕێزەکان و لە تەواوی بینەرانی کورسات نیوز دیارە ئەم پرۆژە یاسایە کە هاتە پەرلەمانی کوردستان بە واژۆی 68 ئەندام پەرلەمان پرۆژە یاساکە هاتە پەرلەمانی کوردستان چەند قۆناغێکی بڕی پاش ئەوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کرد فراکسیۆنی سەوز بەشداری کرد لە پرۆژە یاساکەیە ئەمەش قۆناغیەوەی کەوان یاساکەیان پرۆژە یاساکەیان داڕشت بوو و پاشان هەتا گەشتە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و لە لیژنەی یاسایی و بەرز کرا و کە بانگێش کرا بۆ خوێندنەوەی دووەم بۆ دانیشتنی دووەم کە ترەوە هەموو ڕاوپێشنیازەکان و تێبینیەکانی لەسەرەوەترێت فراکسیۆنی سەوز لەو کاتەیە داخلی پرۆژەکە بوو داخلی جەلسەی پەرلەمان بوو. بەڵام ئەم داخڵبوونەی ئێمە لەوانەیە ئێمە زۆر بڕگە هەبێ بە ویستی ئێمە نەبێ و خواستی ئێمەی لەسەر دەبێ چەند بڕگەیەکی تیا بوو پێشتر خۆمان تێبینیمان هەبووە لەسەری لەسەر شێوازی هەڵبژاردنەکە لەسەرەوەی بۆ بەسترێتەوە بە دەستورەوە چەند بڕگەیەکی تیا بووە لەسەر باسی زۆرینەی ڕەهاکات و باسی ئاشکراوەی هێنیەکە ئەمانە بەس ئەم پرۆژەیە هاتبوو دیارە یاسای سەرۆکایەتی هەرێمیش ئەما ڕەهندێکی دەستوری هەیە وەکو دکتۆر وتی ڕەهندێکی دەستوری هەیە ڕەهندێکی سیاسی هەیە ئێمەش بەپێی تەوافقی سیاسی لایەنەکان بەپێی ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و پارتی و گۆڕان و مولایەنەکانی تر ئێمە داخڵ بووین لەو کاتەوە ڕاو پێشنیازەکانی خۆمان وت بەڵام لە ئێستا بۆ هەرێمی کوردستان یان پێویستیە کرد کە سەرۆکی هەرێم هەبێت و ئەم یاسایە بڕوات تا پەسەندکردنی دەستور تا پەسەندکردنی دەستور ینی احتمالی گۆڕانکاریە احتمالی قسەیەکی تر بۆ کاتێکی تر هێشتا کراوەیە تا پەسەندکردنی دەستور لەوانەیە گەر دەستور هێشتا نەنووسراوەتەوە و پەسەندکردنیشی نازانین کەیە لەوانەیە پێشتر ئەم خولەش تەواو بێت چونکە بڕگەیەکی تایە لەگەڵ تەواوبوونی خولی پەرلەمانە سەرۆکیێرم ویلایەتی سەرۆکیێرم کۆتایی دێت. دکتۆر ڕێبوار زۆر بەخێراتن دەکەم بۆ بەرنامەی پانۆراما ئەوەی کە جیەکەی سەرنجیانی لەگەڵ دەنگدان بەم یاسایە ینی واتە دوای ئەم یاسایە پەسەند کرا کۆمەڵێک ڕخنە دروست بوو ینی کۆمەڵێک ڕخنە دروست لەسەرەوەی کە دکتۆر شۆڕشی باس کرد کە یان ڕخنەکان زۆرن مەسەلەن لەسەرەوەی کە ئایا کوردستان لە بەردەم ئەوەیە کە بە شێوەیەکی پەرلەمانی حکم بکرێ بە شێوەیەکی سەرۆکایەتی یان تێکەڵاویەکەیە وهروەها لەسەر کۆمەڵێک خاڵی تریش ینی مەسەلەن لێپرسینەوەی یاسایی لە سەرۆکی هەرێم و کۆمەڵێک مەسئلەی تر جیاوازی لە نێوان ئەم سیستەمە ئەنی ڕای ئێوە لەسەر پەسەندکردنی ئەم یاسایەوە لەسەر ئەو ڕخنانەی کە ڕوبەڕووی ئەم یاسایە بێتەوە چییە؟ باڵای زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە برای بەڕێزم کاک دکتۆر شۆڕش حەسەن و خاتۆ ڕۆژان دیارە ئەمڕۆ لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەمی تەشریعی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بریتی بوو لە ڕووداوێکی تەشریعی ڕووداوێکی پەرلەمانی یەکجار مەزن ئەو ڕووداوە بریتی بوو لە دەنگدان لەسەر پرۆژەی یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوجار پەسەندکردنی ئەم پرۆژەی کە لە ئێستا ئەکرێ وەکو یاسا باسیکەین نەک وەکو پرۆژە یاسا دیارام یاسایە لە ڕاستیە چارەسەرێکی ئەوە ئاریشەی یاسایی بۆ دوو
یاسای گرنگ دەدۆزێتەوە. یەکێکیان یاسای ژمارەدەی ساڵی 2010 کە بریتە لە هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکاتی هەرێم. ئەم هەڵپەساردنە دەبێتە کارە ئاکرێتەوە، هەڵپەساردنەکە نامێنێ. هی دووەم بریتە لە یاسای ژمارە 2 ساڵی 2017 کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەپێی ئەم یاسایە دابەشەکرێت جارێک تر بەپێی ئەم یاسایی کە ئەمڕۆ پەسەند کرا پرۆژە یاساکە بوو بە یاسا، دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان دەگوازرێتەوە بۆ خودی سەرۆکی هەرێمی کوردستان و پیادەیەکە. واگەر ئێمە باس لەوە بکەین کە ئایا ضرورەتی ئەم یاسایە چ بوو. هەڵبەتە جەنابیشتان ئەزانن کە بەبێ دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان مەنزومەی حکم لە هەرێمی کوردستان نوقسانی هەبوو و هەروەها دامەزراوەکان لە هەرێمی کوردستان بە شێوەی هاوتەری بوو تەواوکردن و یەکتری تەواوکردن نەئەچوو بەڕێوە، چونکە ناکرێ دامەزراوەیەکی گرنگ بە بارتەقای سەرۆکاتی هەرێمی کوردستان لە مەنزومەی حکمانە بێ و لە ڕێچکەی دامەزراوەکان کاری خۆی ئیداری و سیاسی خۆی ڕانەپەڕێنێ. اینجا لەلایەکی تریشەوەم پێم وایە ئەم یاسایە دەقاودەق بەرجەستەکردنی پرەنسیپەکان و خەسڵەتەکانی سیستەمی پەرلەمانیە. ئەوەی کە لە عێراقا دەگوزرێت سیستەمی پەرلەمانیە و بەپێی دەسووری عێراقا لە پێم وایە لە مادە 79 کە باس لە سەرۆکی کۆماری عێراقەکە کە کۆمەڵێک دەسەڵاتی تەشریفی هەیە، لە هەمان دەمیشدا سەرۆکی هەرێمی کوردستان و هەم کۆمەڵێک چ لە بەپێی یاسای ساڵی 2005 چ بەپێی یاسای ئێستا کە دەقاودەق هەمان ئەو دەسەڵاتانەیە کە لە یاسای 2005 سەرۆکاتی هەرێم هاتووە، ئەو دەسەڵاتانە بریتین لە دەسەڵاتی تەشریفی. ئەو دەسەڵاتە تەشریفانە بەشێکی لە دەرکردنی مەرسومە و بەشێکیشی لەوەیە کە هەماهەنگی بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی تەشریعی بۆ نمونە جوڵاندنی هێز پێویستی بە ڕەزامەندی پەرلەمانەوە، بەشێکیشی بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی قەزایی بۆ نمونە تەعینکردنی قوضات. ئەوە تەنها پێویستی بە مسادقەی سەرۆکاتی هەرێمی کوردستان. کۆمەڵێک لەم دەسەڵاتانە ئەگەر چی لە یاساکە هاتووە کە سەرۆکی هەرێمی کوردستان نوێنەری گەلی کوردستانەوە بە ناوی گەلی کوردستانەوە لە کای سیاست و دیبلۆماسیەتە ئەتوانێت دقێکی لەو شێوەیە هاتووە. لە ڕاستیە جەنابی کاک دکتۆر شۆڕشیش باس دەزانی کە یەکێک لە خەسڵەتە گرنگەکانی سیستەمی پەرلەمانی بریتە لە ثونائیە سوڵتە تەنفیذیە، واتە دوانەی دەسەڵاتی جێبەجێکردن. ئەوەی لە عێراقا هەیە بریتە لە سەرۆک کۆمار و هەروەها سەرۆک وەزیران، لە کوردستانیش بە هەما شێوە بە کاراکردنەوەی ئەو دامەزراوە ئەتوانین بڵێن خەسڵەتی دوانەی سوڵتەی تەنفیزی جێبەجێکرا. باشە یەک پرسیار دکتۆر ڕێبوار بمبورە، ینی یەک پرسیار لەگەڵ قسەکان تا حەزەکەمەوە تەواو بکەیت. ینی یەک پرسیار دروستە بێ لەگەڵ یاساکە، ینی ئەوەی کە ئەمڕۆ ئەو ڕێکەوتنەکە بوو لەسەر کاراکردنەوەی یاسای دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێمە، چی گۆڕانکاریەک لەم یاسایە دروست بوو، ینی چ شتێک دروست بوو کە بەڕێز دەزانی لە 2000 تقریبا 89 تا دواترەوە، ینی ململانەیەکی تند لە 2009 بەدواوە، ینی ململانەیەکی تند دروست بوو لەسەر مەسەلەی یاسای سەرۆکایەتی هەرێم. ئەوەی کە ئێستا هەیە، ینی ئایا ئەم هەموارە چ گۆڕانکاریەک جگەلەوەی کە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵەبژێردێ گۆڕانکاری گەورە لە ناو ئەم یاسایە ئایا دروست بووە کە ئەمڕۆ هێزەکان لایەنەکان بگەنە ئەو تەوافقی کە هەموو ڕازی بن بەم پرۆژە یاسایە؟ کاگراسان خودی ئەوەی کە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێر درێمە خۆی لە خۆیدا گۆڕانکاریەکی گەورە و جەوهریە لەگەڵ دەقی یاسای سەرۆکاتی هەرێمی 2005. ئەگەر چی لە قۆناغی یەکەمی یاسای سەرۆکاتی هەرێم سەرۆکی هەرێم کاتێکە لە پەرلەمانی کوردستان هەڵدەبژێردرا هەندێک دەنگی ناشاز داوای ئەوەیان نەکرد کە ئێمە بە سەرۆکی خۆمان نازانین، چونکە لە پەرلەمانەوە هەڵبژێردران نوێنەری ڕاستەقینەی گەل نییە، پێویست بوو ڕاستە و خۆ لەگەلەوە هەڵبژێردرێ و کاتێکیش یاسایەکە هەموارە کرێتەوە سەرۆک ڕاستە و خۆ لەلایەن گەلەوە هەڵدەبژێرات، دیسان هەمان ئەو دەنگانە بەرزە بوونەوە ئەیان ود ناکرێ ئەوە بە پێچەوانەی سیستەمی پەرلەمانیە. لە ئێستاە بەپێی خەسڵەتی سیستەمی پەرلەمانی پێویستە سەرۆک کۆمار یان سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ. ئەمە خۆی لە خۆیدا جێگیرکردنی خەسڵەتێکی گرنگی سیستەمی پەرلەمانیە. لەلایەک تریشەوەکو باسم کرد هەموارکردنەوەی ئەم یاسایەوە کاراکردنەوەی و چاڵاکردنەوەی دامەزراوەیەکی وەکو سەرۆکاتی هەرێم دیسانیشەوە بەرجەستەکردنی خەسڵەتێکی تری سیستەمی پەرلەمانیە کە بریتە لە دوانەی سوڵتەی تەنفیزی. دکتۆر ڕێبوار ئەگەڕێ دکتۆر شۆڕش حەزەکەم لەسەر ئەم ئینە بوەستینەم بابەتە، ینی گوێ لە قسەکانی دکتۆر ڕێبواریش بوو ئەوەی کە گرنگەوەی کە لە دوای ئەو هەموو مشتومڕە جگەلەوەی کە سەرۆک لە پەرلەمانەوە هەڵەبژێری، بەڵام خودی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئایا لە هەموو ئەو توێژانەیە گۆڕانکاریەک لەناو ئەو
پرۆژه یاسایە بوو کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی دیاریە کرد ینی ئێمە ئەزانین ینی حتا کۆمەڵێک ڕەخنە و سەرنجی زۆر دروست بوو کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم زۆرە ئەمە جیاکردنەوەی ینی ئەمە سیستمی پەرلەمانی نییە ئەمە سیستمی ئەمە دەسەڵاتی نییە کە سیستمی پەرلەمانی ئەی بەخشێ بە سەرۆک بەڵکو ئەمە دەسەڵاتی سەرۆک یەکسانە بە دەسەڵاتی ڕێز و زەرا بەڵام من لێرە وەکو ئەکادیمیە بەڕاستی وەکو لایەنە زانستیەکە قسە کەم یانی حەقم بەسەرەوە نییە مەسەن بە هیچ مەبەستێکی سیاسی مەسەلەکە بەلایەکدا ڕاشتم خۆی ئەو گۆڕانکاری لەم یاسایە کراوە ئێستا کارا کراوەتەوە ئەوەی عیلاقەی بە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و لێپرسینەوە لە سەرۆکی هەرێمی هیچ گۆڕانکاری بەسەردا نهاتووە تەنها گۆڕانکاری لە شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کراوە کە پێشتر لە قانونەکە لەلایەن گەلەوە هەڵدەبژێرا بە دەنگدانی نهێنی ئێستا لە ناو پەرلەمانەوە هەڵدەبژێرە بە دەنگدانی ئاشکرا کە ئەمە پێچەوانەی هەموو بنەمایەکانی شێوازی هەڵبژاردنە هەموو زۆرە هەڵبژاردنەکە ناکری هەڵبژاردن بۆی کە من بە ئازادی دەنگ دەبێت بە نهێنی بێ نەک بە ئاشکرا خاڵێکی نێگەتیفە ئەمە خاڵێکی نێگەتیفە کە لە ناو یاساکە داهاتووە. ئەجا سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵدەبژێرێت دوو جێگری دەبێت کە جێگرەکان خۆی دەسەڵاتیان بۆ دیاری دەکا ئەمەش کە ممکن نییە مەسەن تۆ سەرۆکی هەرێم کە هەڵدەبژێرێ لەلایەن پەرلەوانەوە ئەم دەسەڵات بۆ جێگرەکان دیاریکە شێوازی چۆنیەتی هەڵبژاردنیان چۆنیەتی دەکرا بە قانون ئەم شێوازی هەڵبژاردننی ئەم جێگرانەش دیاری کرا بەکە ئەمە دانی کەم کوڕی پەرلەمانیە ینی لەو سیستمە کە توازێکی ئەمە ینی واردە نەخێر مەسەن ئێستا سەرۆک کۆماری عراق ناتوانانی جێگرەکان بە خۆی هەڵبژێرێ بەڵکو قانونێک هەیە قانونی جێگرەکانی سەرۆک کۆماری عراق قانونەکە ڕێکاری هەڵبژاردننی جێگرەکانی دیاری کردووە نەک مەسەن لەلایەن سەرۆک کۆماری عراقەوە جێگرەکان دیاری بکرێت چونکە ئەمانە پۆستە ئەمە پۆستی وەزیفەیە وەزیفەیەکی گشتیان بمبورە ورد ئەگەر ڕۆژان خان وردی کەینەوە ئەمە ینی ئەمەی ئەمڕۆ ئێوە مناقەشتان کرد ینی دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی هەرێم بە پێی یاسا دیاری ئەکرێت پێی مناقەشەکانی ئێوە یاخود بە کورتی وەڵام بێتەوە مۆلای کاکشۆڕ دەسەڵاتەکانی ئەو دوو جێگری سەرۆکی هەرێم لەلایەن سەرۆکی هەرێم خۆیەوە دیاریەکرێ ئەکرێت لە دیارە دوایی پەیڕەوێگە بێت لە سەرۆکایەتی هەرێمان بەپێی ئەو پەیڕەوە دیاریەکرێت ئەو دەسەڵاتان هێشتا لە یاساکە دەسەڵاتەکانی دەڵاتێ جەباسی ئەم دەسەڵاتانە مەسەن کە جوولانی هێز و هەندێک تاینکردنی هەندێک لە پۆستە باڵاکان لە هەرێمی کوردستاندا کە ئەم دیکە ڕاستە مەسەن دوای ڕەزامەندی پەرلەمانی کوردستان بەڵام ڕەنگە یعنی ئەمە خۆی لە ئەساسدا لە سیستەمی پەرلەمانی ئەگەر سیستەمەکە پەرلەمانی کلاسیشی بێ ئیشی سەرۆکی دەوڵەت نییە ئیشی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چکە وتمان بۆ لەبەرەوەی ئێستا ئێمە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێزانی پەرلەمانتاران دەتوان لێپرسینەوە لە ئەنجومەنی وەزیران بکەن لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەن بەڵام مەجای لێپرسینەوە کەمترە مەسەن لە سەرۆکی هەرێمی کوردستان بە تایبەتی لە قانونەکە هیچ تەنها دەڵێ متمانەی لێوەردەگیرێتەوە بە دەنگدانی سێ لە سەرچەی پەرلەمانتاران سێ لە سەرچواری پەرلەمانتاران ئەم ڕێژەیە زۆرە بۆی کە تۆ بتوانانی متمانە لە سەرۆکی هەرێم وەگریەوە سێ لە سەرچار بۆیە قانونەکە هەرچەندە بەلای دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمدانەچوە خۆی ماوەتەوە کە دەسەڵاتەکانی تەشریفاتی نییە لەگەڵ ڕێزم بۆ چوونەکەم بۆ چوونی منە ڕاستە هەندێک پێویستی بە ڕەزامەندی پەرلەمان هەیە بەڵام بڕیاری ئەودا بۆ نمونە سەرۆکی فەرەنسا کە مادەی 16 کار پێ دەکا کە ئەلانکردنی حالەتی تەواریە پرس بە سەرۆکی پەرلەمان دەکا پرس بە ئەنجومەنی دەستوری دەکا بەڵام دەسەڵاتێکی فراوان بەکاردێنێ لە هەمان کاتدا بۆیە ئەمە دەسەڵاتی تەشریفاتی نییە کە بۆیە ئەمە وا دەکا مۆرچی سیستەمەکە تێکەڵاو بێت بەلای سەرۆکایەتیدا بێ نیمچە سەرۆکایەتی بێ نیمچە پەرلەمانی بێ ئەو پەرلەمانی کلاسی شوێنە بێت کە لە زۆربەی وڵاتانی دنیا باوە ئەم پەرلەمانیە بێ لا کە پێی دو هەندێک پێی دەڵم پەرلەمانی لادەر یا پەرلەمانی پێشکەوتو یا تێکەڵاو کە لە فەرەنسا زیاتر خۆی گرتووە لە ساڵی 58 تاوەکو ئێستا و تونس و جەزائیر و میسر و هەندێک وڵات تەقلیدیان کردوتەوە ئێمەش لە هەرێمی کوردستان تەقلیدی ئەم سیستەممان کردەوە کاک دکتۆر ڕێبوار باسی لە سونائیەی سوڵتەی تەنفیز دوولایانی دەسەڵاتی تەنفیزی کرد لە سیستەمی پەرلەمانی مەرج نییە لە فەرەنسا سیستەمەکەی هەموو عالەم دەزانێت کە سیستەمێکی تێکەڵاوە بەڵام سەرۆکی وەزیرانی شێ و سەرۆکی حکوومەتی شێ بەڵام سەرۆکی وەزیرانی و سەرۆکی دەوڵەتی شێ بەڵام سەرۆکی دەوڵەت بە دەسەڵاتێکی زۆر فراوانەوە بە دەسەڵاتێکی فراوانەوە نەک بە دەسەڵاتێکی تەشریفاتی وەکو ئەوەی ئێمە سەرۆکی ئێمە لە عراق هەیەی یا سەرۆکی ئیسرائیل هەیەی بۆیە ئەمە نیشانەی ئەوە نییە کە
سیستەمەکە پەرلەمانیە سیستەمەکە گەرمانەوە پەرلەمانی بێ دەبێ هەموو دەسەڵاتە فعالیەکان بگوازرێتەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر پەرلەمانی کلاسیکی وێ بەڵام ئەگەر پەرلەمانی تێکەڵ بێ بەسەرۆکایەتی وەکو ئەوی ئێستا هەیە و لە فەرەنسا هەیەوانە ئەمە ئەو وەزعەیە کە لە قانونەکەدا هەیە وای کردووە سیستەمەکە تێکەڵاو بێ لە سەرۆکایەتی و پەرلەمانی و دڵنیاشم کە لە دەستوریش هەر ئەو سیستەمە هەوڵ دەدەن کەوا جێبەجێ بکرێت چونکە ئێمە لە لیژنەی دەستوری سەرەتا لە 2005 کە لە لیژنەی ئامادەکردنی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بووین هەوڵ زۆر بوو و زۆر هەوڵماندا کە سیستەمەکە پەرلەمانی کلاسیکی نەقی بێ نەک پەرلەمانێکی تێکەڵاو لە سەرۆکایەتی چونکە بە ڕای زۆربەی ئەوانەی کە لەم بابەتە مەجاریان کۆڵیوەتەوە سیستەمی پەرلەمانی تێکەڵاوە ئەوەی کە ئێمەش و میسریش و فەرەنساش بۆ وڵاتانی وەک ئێمە زۆر مای سەرکەوتن نییە زۆر مای بە تەجروبە سەلمێنراوە کە مای سەرکەوتن نییە زیاتر سیستەمەکە بەرەو ئەوە دەڕوا کە دەسەڵات لەلایەن سەرۆکی دەوڵەتەوە ئیستیغلال بکرێ و بۆ بەرژەوەندی تایبەت بەکاربێنن لە ئەنجامدادان وڵات بەڵێ لەلایەن سەرۆکی هەرێمەوە بۆ نمونە مەسەن تۆ خۆ میسر حوسنی مبارەک لەسەر حکم بوو تا سادات تانە کوژرا کورسەکەی چۆر نەکرد حوسنی مبارەک تا بە ڕاپڕین وەلانەندرا مەسەن پاسی ساڵ خۆی هیم بوو ئێستا دەم ڕۆژانە مەسەن بۆ تەفریقە تا بە فشاری خەڵک لاچوو ینی لەبەر ئەوەی سەرۆکی دەوڵەت دەیەوێ دەسەڵاتەکان قۆرەخکە زیاتر بۆ خۆی بۆ بەرژەوەندی خۆی بەڵام لە فەرەنسا بە حکمی ئەوەی وڵاتەکە لە قۆناغێکی پێشکەوتوودا لە دیموکراتیەت سیر دەکەی مەسەن ئەم سیستەمە نابێتە هۆی ئیستیغلالکردنی دەسەڵات بۆیە بۆ وڵاتانی مەسەلە هەیە ینی لە بۆ نمونە ینی پرسیارەکە ئەمەیە بۆ نمونە لە زۆر لە وڵاتانی کە بەڕێز باسی کرد سەرۆکی ئەو وڵاتش بە هەڵبژاردن هەڵەبژێرێ ینی ئێستا لێرە ئەوی کە ڕۆژانخان باسی کرد ینی تەواوبوونی ویلایەتی سەرۆکی هەرێم لەگەڵ تەواوبوونی ماوەی پەرلەمانی هەیە و ئەو شەرعیەتە پەرلەمان پێی ئەبەخشێ پەرلەمانیش دەیەستێنێتەوە قسەم لەسەر شێوازی هەڵبژاردننی نیە قسەم لەسەر دەسەڵاتەکانیەتی قسەم لەسەر دەسەڵاتەکانێتی ئەگەر دەسەڵاتەکانی تەشریفاتی بێ ینی بە بەڕای من سیستەمێکی پەرلەمانی بێ بۆ نمونە ینی پرسیارەکەم ئەوەیە بمبارە کە دکتۆر شۆڕش ینی پرسیارەکەم ئەوەی حەزەکەم ڕۆژانخانی جواب باتەوە ینی ئەو مەترسیە زۆرەی کە ئێوەمانان لەم یاسایە هەتانە ئایا مەترسیە کە تەنیا دەڕوە ئەکادیمیەکەوە مثلا دەڕوە ئەکادمی بەڕێزت ینی من ناتوانم ینی مناقەشەیە لەگەڵ بەڕێستا بکەم چکە بەڕێزت بێگومان شارەزای لە بواری ئاسایی دەستوریە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا مەسەلەکە تەنیا لە شرۆڤە دەستوریەکەیە بۆ ئێوە کە مەترسیتان لێ هەیە خۆت لەوەیە کە پێشبینی بارودۆخی کوردستان و بە پێی خوێندنەوەتان و بارودۆخی کوردستان مەترسی ئەمەتانەیە کە سەرۆک قۆرغی دەسەڵاتەکان کا لە کاتێکا کە لێرە زۆر بەڕوونی باز دەواکە کە پەرلەمان خۆی ئەو دەسەڵاتە ئەداد و خۆشی ئەتوان لێبێنێتەوە ئەگەر مەجار بدەی ئەگە مەجار ببوورە بۆ من بوو پرسیارەکە وڵا پرسیارەکەم بۆ بەڕێزیانە بەڵام حەزەکەم دوایش دوکتان لەگەڵ دکتۆر ڕێبواریش وەڵام بنەوە بەڵێ لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەوە ئەو مەترسیانە ئێمە باسی لەم یاسایە باسی دەسەڵاتی سەرۆکی هەرێم نەکراوە بۆ دەسەڵاتانەوەی کە لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەیە هەموو ئەو دەسەڵاتانەی هەیە ئەم دەسەڵاتانە بەڕای من وەکو ڕایخۆم ئەم دەسەڵاتانە شتێکی تەشریفاتی نیە دەسەڵاتی تەشریفاتی نییە چونکە زۆر دەسەڵاتی تریتیایە جوڵاندنی هەیە زوو هەندێک دەسەڵاتی بەڵام هەموو ئەوانە بمبورە لە من یەک دوو جار ئەو یاسایان خوێنەوە بەشی زۆر لەمانە ینی دکتۆر شۆڕش کاک دکتۆر ڕێبوار بەشی زۆری ئەمانە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان و بە ڕزامەندی ئەگەر زۆرینەی ینی ئەگە زۆرینەی پەرلەمەند و لەسەر سێ بڕیار بدات ئەم ئەتوانێت هێز جوڵێنێ یا تەنانەت ئەمەش ینی هەندێک دەسەڵاتیش دکتۆر شۆڕژەگەر هەڵە نەبم بۆ هەندێک بارودۆخی کاتیە هەندێک قەیران کە دێتە پێشەوە سەرۆکی هەرێم ئەتوانێم دەسەڵاتانی بەکاربێنێت ئەگەر وەڵامەکە تەواو بوو من عفو لەسەر ئەو دەسەڵاتانەی ئەم دەسەڵاتانە من وەک باسم کرد هیچ باسی لێ نەکراوە لەم یاسایەیە ئەم دەسەڵاتانە هەمووی لێرەیە هەیە لە یاسای سەرۆکاتی هەرێما هەیە و ئێمە شتێکی کە هەیە لێرەیە سەرۆکی هەرێم ئاماژەی پێنەدراوە کە بەرپرسیارە بێت لە بەرامبەر پەرلەمان
یعنی بانگ ناکرێت بۆ بەرپرسیارەتی لە بەرامبەر پەرلەمان لە کاتێکا گەر خۆی واز بێنێیان ئەگەرەوەی بێ بە 3 لەسەر 4 ژمارەی دەنگی ئەندامان متمانەی لێبسەندێتەوە. مەترسیەکە مەگەر لێرە هەبێت ئەگینا وەکو ئەوەی دەسەڵاتەکانی دیاری کرابێت باسی دەسەڵات نەکراوە باسی متمانە لێسەندنەوەی وەکوەوەی کە سیستەمی پەرلەمانی لە سیستەمی پەرلەمانی فعلیە هەیە نەخێر. ڕای منیش لەگەڵ ڕایەکەی بەڕێز دکتۆر شۆڕشە ئەم سیستەمی نیمچە سەرۆکایەتی و نیمچە پەرلەمانیە، چونکە لێرە تەنیا سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵدەبژێرێت و هیچ شتێکی کە پەیوەندی بە پەرلەمانەوە. باشە سپاس دەکەم دکتۆر ئەگەر مەسەلەی ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین وەکو ئەکادیمی نەزەری لە ئەنجامی واقعەوە توێژەران پێگەیشتون، لە ئەنجامی خوێنەوەی واقعەکانەوە لە وڵاتانەی کە ئەم سیستەمیان لێ تەطبیق کراوە پێگەیشتون. هەر بۆ نمونە مەسەڵەن ئێمە لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم یەکەم جار لە بە قانون بەو قانونی ژمارە 1 دەڵێ یەکەم جار لەلایەن پەرلەمانەوە هەڵدەبژێرێ، دووەم جار لەلایەن خەڵکەوە. باشە بۆچی تۆ یاسا دادنەی ناکرێت ئەم جارە بەم شێوە وزارەی من یاسا دادنێم بەدەر لە هەموو شتێک بەدەر لە هەموو کەسەکان ناکرێت یاساکان بە شخصانە بکرێن. ئێمە یاساکان بین لە پێناوی کەسەکان وا بکەین لەگەڵ کەسەکان لەگەڵ بەرژەوەندی لایەنە سیاسەکان بگونجێنێت. ئێمە لە 2009 سەرۆکی هەرێم بە هەڵبژێردرا، دواتر لە 2013 ماوەی کۆتایی سەرۆکایەتی کۆتایی ها 2 ساڵ درێژ کراوە، دوای ئەوە 2 ساڵی تر درێژ کراوە کە مەجال نەما یاساکە هەڵپەسێدرا. یعنی ئەمانە هەمووی هەستۆ هەست دەکەی لە پێناو ئەوە نییە، لە پێناو بە یاساییکردن و بەسەروەریکردنی یاسا لە هەرێمی کوردستاندا نییە، بەڵکو بە پێناو ئەوەدایە کە یاسا بخرێتە خزمەتی دەسەڵاتدارەکانەوە لە هەرێمی کوردستان کە ئەمە ئاماژەیەکی خراپە. ئێمە داهاتووین وڵات بنیاد بنین نەک لە پێناو یاسا و هەموو وڵات بخینە خزمەتی چەند کەسانێک. دکتۆر ڕێبوار تۆ لەسەر ئەمە ینی سەر ئەو ئاماژە خراپانەی کە دکتۆر شۆڕش باسی کات سەرنجە چییە؟ وڵا کاگراسان منیش بەدر لە سیفەتی سیاسیم کە پەرلەمانتارم من خۆشم 7 ساڵ مامۆسای زانکۆ بووم وەکو ئەکادمیستە قسەکەم، چونکە ئەو بابەتە هەندەی لە ڕەهەندی فقی دەستورەوە قسەی لەسەر کرێ قانون دەستورەوە هەندە ناکرێت لە بابی سیاسی مجڕدەوە قسەی لەسەر بکە. من 7 ساڵ مامۆستا بووم لە جامیعەی سەلاحەدین کۆلیژی یاسا و زانستە سیاسیەکان. منیش باش تێگەم بەڵام دکتۆر ڕێبوار ینی دکتۆر شۆڕشی باسی لە واقعی کوردستان کرد، باسی لەوە مەترسیە کرد کە لە واقعی کوردستانە ئەکرێ یاساکانیش بگۆڕێن، ئەکرێ ئەو بنەمای دەستوریانش کە داگەڕان بگۆڕێن. بەڵێ جارێ بەپێی ئەلفوبێی سیستەمی پەرلەمانی ئەوەیە کە بە هیچ جۆرێک سەرۆکی کۆمار یان سەرۆکی هەرێم بەپێی سیستەمی پەرلەمانی بەرپرس نابێ لە پەرلەمان، چونکە بە فعلی هیچ دەسەڵاتێکی فعلی ئیداری تەنفیزی نییە تاوەکو بەرپرس بێ لە بەرامبەر پەرلەمان، هەروەکو چۆن سەرۆک کۆماری عێراق بەرپرس نییە لە بەرامبەر پەرلەمان لە کاتێکدا لە پەرلەمانی هەڵدەبژێردرێ. بە هەمان شێوە سەرۆکی هەرێمی کوردستانیش بەرپرس نابێت لە پەرلەمان، چونکە سەرۆکی هەرێمی کوردستان هاوشێوەی سەرۆک کۆماری عێراق ڕەمزێکی سیاسی وەتەنیە، جگەلەوە دەسەڵاتەکانی وەکو باسم کرد هەمووی بەشێکی زۆری تەشریفاتی ئەوەشی کە هەیە هەماهەنگیە لەگەڵ دەسەڵاتەکانی ترا و ئەوەش بەپێی سروشت و هەڵومەرجی و سیاسی و ینی لە ڕووی دیفاکتۆوە لە ڕووی پەیوەندی نێوان ینی جۆری حزباتی لە کوردستان و سروشتی حزباتی لە کوردستانە ڕەنگە ئەوە هات بێتە بەرهەم و ئەگەر ئەوە ینی بەڵێن نمونەیەک و مۆدلێکی خراپە ئەبێ ئەوەی فەڕەنساش هەمان شێوە مۆدلێکی خراپ بێت، چونکە ئەوەی ئێمە کەمێک لای فەڕەنسا چێ لە لایەکی تریشەوە من پێم سەیرە ینی ئەزمموی هەرێمی کوردستان و ئەزمموی دیموکراسی لە هەرێمی کوردستان و ئەزمموی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەراورد بکرێت بە لیبیا و بە سەردەمی معەمەر قەدافی و بە سەردەمی حوسنی مبارەک. خۆمان نەزانین معەمەر قەدافی بە کۆدەتایەکی سەربازی هاتە سەردەسەڵات و حوسنی مبارەک بە خۆسەپاندنێکی سیاسی بۆ ماوەی 30 ساڵ حکمی کرد، بەڵام لە هەرێمی کوردستانە 4 ساڵ جارێک هەڵبژاردن ئەکراوە بۆ پەرلەمانی کوردستان، 4 ساڵ جارێک هەڵبژاردن کراوە بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان. سەرۆکی هەرێمی کوردستان بە هەڵبژاردن هاتەوتە سەردەسەڵات و یعنی لە کۆتایی ماوەکەشی داوازی هێناوە لە سەرۆکاتی. اینجا ئەوەی کە ئێستا ئەگورێ یعنی بەڕەهایی پرسێکی دیموکراسیەکە تۆ باسی ئەوەکەی سەرۆکی هەرێمی کوردستان یان منزومەی حکم تەواوکەی بە کاراکردنەوەی دامەزراوی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەوە خۆی لە خۆیدا یعنی دیوێکی شارستانی پێشانەدا بەوەی کە هەرێمی کوردستان هەنگاو بەرەو شارستانیەت و مەدەنیەت و خەباتی مەدەنی و دیموکراسی زێتر داوێت. لەلایەکی تریشەوە بەرجەستەی
ئاڕوحی دیموکراسیەکەی کڕۆکی دیموکراسیەکەی کە بریتێ لە هەڵبژاردن خۆمان نەزانین جەوهەری دیموکراسیە ئەوەی کە لە ئێستا لەو یاسایە هاتووە بەو شێوەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان لە نێو پەرلەمانی کوردستانە هەڵدەبژێروێ هەروەک چۆن سەرۆک کۆماری عێراق لە پەرلەمانی عێراقا هەڵدەبژێردرێ اینجا بە واقعیانە ئەمجارە لە ڕووی سیاسیەوە قسەی لەسەر بکەین با کەمێک بەمجەڕەتی قسەی لەسەر بکەین بۆ هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا خاوەن قوارەیەکی سیاسی سربەخۆ نییە واتە وەکو یەکەیەکی نێودەوڵەتی خاوەن هەڵسوکەوتی سیادی خۆی نییە باشتر وایە دەسەڵاتەکان و موسساتەکان لە هەرێمی کوردستان یعنی بڵێن بەهێز بن و دەسەڵاتیان هەبێ یان لاواز و لەرزۆک بن بەرامبەر بە دەسەڵاتەکانی حکوومەتی اتحادی ئەگەر ئێمە باز لە سەرۆکاتی هەرێمی کوردستانەکەین ئەوە وەکو باسم کرد ڕەمز و نیشانەی بەرخودانی خەباتی چەکداری و بەرخودانی دیموکراسی و خەباتی ئێستای سیاسی و دیبلۆماسی پەرلەمانی هەرێمی کوردستانە و پێمان باشە کە سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوەیەک یان بە ڕێژەیی دەسەڵاتێکی تەنفیزی ئیداری فعلیشی هەبێ لە کاتێکدا کە نێتی چونکە ئێمە زانین شەڕی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقە هەرچەند ئێمە دامەزراوەی بەهێزمان هەبێ دامەزراوەی جێگیرمان هەبێ داوەزراوە گەلێکمان هەبێ کە خاوەن دەسەڵاتێکی فعلی سیادین ئەوەندە ئەتوانین لە ڕاستیدا لە هاوکێشە سیاسەکانی لە عێراقا و لەسەر ئاسی پەرلەمان لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران ئێمە ڕۆڵ بگێڕین و بەشدار بین لە دروستکردنی قەرار لەسەر ئاسی حکوومەتی عێراقی لە لایەکی تریشەوە باس لەوە ئەکرێ کە متمانە سندنەوە لە سەرۆکی هەرێمی کوردستان بەسێ لەسەر چوارەکرێ بەڵێ من بەڕەهایی لەگەڵ ئەو بڕگەیەم چونکە ناکرێ بە زۆرینەیەکی سادە یان بە 50 زائید یەک زۆرینەیەکی ڕەها سەرۆکی هەرێمی کوردستان متمانەی لێ بسێندرێتەوە هەر 2 ساڵ جارێک ئەم وڵاتە بکەوێتە گێژاوی نائۆقرەیی سیاسی دوجار لێکەوتەی ئەمنی لێ بکێتەوە ئەوە بۆ ئەوەیە کە سیستەمی سیاسی و بۆ ئەوەیە کە دەسەڵات و دامەزراوەکان لە هەرێمی کوردستان جێگرتر و قایمتر بکەن چونکە ئێمە ئەزانین بەخشینی متمانە بە دەسەڵاتێک بە کەسێک بە دامەزراوەیەک گرنگە بەڵام لەوە گرنگتر جێگیربوونی ئەم دەسەڵاتە و ئەو دامەزراوەیە چونکە ئەمە لێکەوتەی سیاسی ئەکەوێتەوە خوانەخواست هەرێمی کوردستان تووشی نائۆقرەیی سیاسی ئەبێ تووشی نائۆقرەیی ئەمنی دەبێ بۆیە هەموو ئەوانە و ئەوەشی کە ئێستا تاوەکو ئێستا کراوە و مەبەستم کە یاسایەکەی کە پەسەند کراوە خودی ئەو یاسایە تەبیعەتێکی دەستوری هەیە لە یاسایەکە هاتووە تا پەسەندکردنی دەستور واتە ئەم یاسایە تاوەکو هەرێمی کوردستان دەبێ بە خاوەن دەستور ڕەنگە گۆڕانکاری بەسەر بێ ڕەنگە زێتر بەلای جێگیرکردنی خەسڵەتەکانی تری سیستەمی پەرلەمانیش بکرێ بەڵام چ قەیدیە لە ئێستاە ئەگەر ینی هەندێک بەرگە هەبێ ئاماژە بێ بۆی کە سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوەک لە شێوەکان دەسەڵاتێکی فعلی هەیە لە کاتێکدا کە من وەکو ئەکادمیستێک تەمەشاکەم و لە دەستپێکیشدا ئاماژەم پێکردەوە جەختی لەسەرەکەمەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان هێندەی دەسەڵاتێکی تەشریفیە هێندە ناتوانین بڵێن دەسەڵاتێکی فعلیە و من لێرەوە پرسم لە خاتوو ڕۆژان کە یەک دەسەڵاتی فعلی ئیداری و تەنفیزی سەرۆکی هەرێمی کوردستانم با پێ بڵێ تاوەکو بیسەلمێنم کە دەسەڵات لە هەرێمی کوردستان یان سەرۆکایەتی لە هەرێمی کوردستان بە ئاراستەی سیستەمی پرزیدنشیاڵ یان سەرۆکایەتی ئەڕوا نەک بە ئاراستەی سیستەمی پەرلەمانی چونکە وەکو باسم کرد بەشێک لە دەسەڵاتەکانی تەشریفین بریتیە لە دەرکردنی مەرسومات بەشێکی دەسەڵاتەکانی کە پەیوەستن بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی تەشریعی ئەوەیە کە بە هەماهەنگی ئەکرێ بەشێکی تری لەگەڵ دەسەڵاتی قەزایی بە هەماهەنگی ئەکرێ بۆ ئێمەوەی تەمەشاکەم هێندەی سەرۆکی هەرێمی کوردستان لە کای سیاست و لە سیاسەتی دەرەوە پەیوەندیەکانی دەرەوە و لە کای دیبلۆماسیەتە یعنی توانێت ڕۆڵ بگێڕێ وەکو باسیشم کردەوە مافێکی سروشتی خۆیەتی چونکە ئەمە ڕەمزی سیاسی ڕەمزی نیشتیمانی هەرێمی کوردستان و کوردستانە بۆیە ئەگەر ئێمە مەبەستمان بێ ئەوە کە دامەزراوەیەک بە بارتەقای سەرۆکاتی هەرێممان هەبێ بەڵام سەرۆکی هەرێم دەسەڵاتێکی ئەو تۆشی نەبێ من پێم وایە نەبوونی ئەم دامەزراوە لە بوونی باشترە چونکە ئێمە لە وەکو باسم کرد جەخل لەسەر ئەو خاڵاکەمەوە تاوەکو ئێستا نەبووین بە قوارەیەکی سیاسی خوددان دەسەڵاتی سیادی خۆمان بۆی کە پیادەکەن لە ئێستا پێویستیمان بەوەیە کە هەرێمی کوردستان دامەزراوەکان جێگیر بن و سەرۆکایەتی دامەزراوەکان کۆمەڵێک دەسەڵاتی فعلیانە بێت. کێشەکە ئەوەیە ینی دکتۆر شۆڕش بەردەوام باس دەواکە کە بە شێوەی زانستی بە شێوەی علمی بە شێوەی ئەکادمی بە شێوەی یاسایی ئەم کێشە لەم پرۆژەیە هەیە و بەڕێزیشت بەردەوام باس دەواکە کە دیفاکتۆ و ئەمری واقع و باردۆخی ئێمە ئەوە خوازێک ئێمە دامەزراوی بەهێزمان هەبێت
بەڵام حەزەکەم شتێکت ئاراستەی خاتو ڕۆژان کرد ئەو جواباتەوە بزانین کە ئەو دەسەڵاتە فعلیانەی کە سەرۆکی هەرێم باست کرد کە جێگەی مەترسین و دکتۆر ڕێبوارە لە دیوانیە موشتەکان دەسەڵاتەکان بەشێکی زۆر تەشریفاتین مەترسیەکە لەکوێیە؟ بەڵێ دیارە بن باسی مەترسی من نەکرد بەپی یاساکە مەترسی بەڕای من مەترسی نابێت ینی سەرۆکی هەرێمم قۆرخی بکات و بڵێ من هەر لێرە ئەبم یا ئەمە من هەر سەرۆکی هەرێ بم و کۆوانی وڵاتانی کە کاک دکتۆر شۆڕش باسی کرد چونکە بەپی یاساکە بە کۆتایی هاتنی پەرلەمان ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی دێت. ئەمە خاڵەکە لەو خاڵانەی کە ینی مەترسیەوەی نییە کە سەرۆکی هەرێم هەر لەو شوێنە بمێنێتەوە و لەو دەسەڵاتانی کە باز دەکرێت دامەزراندن و لادانی پلە تایبەتەکان. ئەمە یەکێکە لەوانەی کامە شتێکی تەنفیزیە تۆ کە دامەزراندن و لادانیان چێتە بواری تەنفیزیە و تۆ بۆ دەسەڵاتێکی جێبەجێکردنە. ئێوە سەرشتان نەبوو لەسەر ئەو خاڵانە؟ ئەنی لە کاتی مناقەشەی ئەم بەڕاستی پرۆژه یاساکە هاتبووە پەرلەمانەوە و ئێمەش من وەک باسم کرد چەند قۆناغێکی بڕی بوو ئەنج ئێمە بەشداریمان کرد و ئێمە بەپێی ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر ئێمە دەنگبان لەسەر ئەم پرۆژه یاسایەدا و بۆ ئێستا بەڕای من بۆ ئێستا ئەم یاسایە باشە چونکە ئێمە قۆناغەکە چینە پێشەوە بەرەو سیستەمی پەرلەمانی ئەمە وای کات کە جارێکی کە ئەم مەوزوعە چونکە لە ئەم جارە جەدەلی زۆری هەڵگرت و قسە و باسی زۆری لەسەر کراکە پەرلەمانیە یا سەرۆکایەتیە یان نابێمە شێوازەکانێتی وەکۆی ئێستا لێرە باسی لێواکرێ بەڕای من جارێکی کە و باسانە نایەتەوە بەرباس و بکرێتەوە بە سیستەمی سەرۆکایەتی ئەمە قۆناغێکی باشە کە ڕۆشتوینەتە پێشەوە بۆ ئەوەی سیستەمەکە بێ بە پەرلەمانی و لە داهاتووە لە نووسی هەرچەند ئێمە پێمان باش نەبوو بەسرێتەوە بە نووسینەوەی دەستورەوە چونکە نووسینەوەی دەستور کاتێکی نادیارە و پەسەندکردنی دەستور نازانیکەی پەسەند دەکرێت ئێمە لەگەڵ ئەو ڕایانە بووین بەڵام بەپێی ئیتیفاقی سیاسی ئێمە دەنگمان لەسەر کۆی پرۆژەکەداوە. باشە دکتۆر شۆڕش ینی جەناب لەسەر قسەکانی دکتۆر ڕێبوار من ینی وام پرسیار لە بەڕێزی کرد کە بەڕێزتر ینی بە ئاراستە زانستیەکەیە ئەتەوێت مەسەلەکە ببەی دووەر لێەوە ڕخنەی خۆتی ئاراستە بکەی لەسەر ئەم پرۆژە هەموارکراوە بەڵام ئەویشت باسی دیفاکتۆوە کات بەڵام ئەنیگە پرسیارەکە جواب بکەین کە ئایا دیفاکتۆی هەرێمی کوردستان پێویستی بۆ نییە کە دامەزراوەکانی دامەزراوی بەهێز و تۆکمە بن یان دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بە تایبەت کە تەمسیلی نەتەوەی ینی ئەم میلەت ئەم وڵاتە ئاکادەم هەرێما کات لە دەرەوە لە ناوەوە دامەزراوەیەک بێت کە خاوەنی پرستیژ بێت خاوەنی دەسەڵات بێت. بەڵێ وەڵا خۆی من وتم وەکو ئەکادیمێک مەبەستم بێلایەن یعنی هەموو لایەنە سیاسیەکان قسەی لەسەر دەکەم ئیتر ئەمە مامۆستانم باسم لەمە نەکردووە و زۆر شت تێکەڵاو کرا لێرە بەڕاستی مەسەلەی پێگەی دەسەڵاتی هەرێمی کوردستان تەنها بە سەقامگیری دیموکراتی بەهێز دەبێت بە هیچ شتێکتر بەهێز نابێت بە سەقامگیری دیموکراسی بەهێز دەبێت بەوە بەهێز دەبێت کە ئێمە هەڵبژاردن بکەین پاشی یەک هەفتە بتوانین حکومەت پێک بینین نەک 6-7 مانگ بوو انتیزارکەین لە ژوورە تاریکەکان تا بەرژەوە دێت تایبەتی حیزبیەکان چارەسەر دەکرێت دەگەنەوە یەک ئەمجا بین بڕیار لە پێکێنانی حکومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و ئەم شتانە بدەین یعنی بەڕاستی ئەوەی کە لە هەرێم دەگوزارێت لەگە ڕێزمەوە بۆ چوونی خۆیەتی بەس بە بۆ چوونی من یعنی مەسەلە دوورین لە بنەماکانی دیموکراسی تەنها بە قسە بە دروشم ئێمە دروست دیموکراسین بەڵگەش بەشداری نەکردنی بەشێکی زۆری خەڵک لە هەڵبژارنەکانی ساڵی پار ئەوە نابێت خەڵک بە ئازادی دەنگینەوە خەڵکێکی زۆر بایکۆتی هەڵبژارنەکانی کرد نەچوو بۆ هەڵبژارنەکان ئەگەر خەڵک یعنی بەو دەسەڵاتە پشتیوانی لەو دەسەڵاتە بکات بۆ ساڵی 92 خەڵک لەسەر دەنگدان سرەی دەنگدان شەڕیە لەبەرەوەی خەڵک پشتیوانی پێ نەکرێت لە سەدا تقریبا 50 ئەم حالەتەی کە لە عێراق و ئەم حالەتەی کە ساڵی پار لە هەڵبژارنی عێراق و لە هەرێمی کوردستان ڕوویدا مانەی بێهیوایی خەڵک بوو لەو دەسەڵاتی لە عێراق و لە هەرێمی کوردستانەیە بەڕاستی یعنی وەکو ئەوەی پەرلەمانی کوردستان هیچ کێشەی نەبی لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمانتاران سەرەتا هاتوون لە مەسەلەی کێشەی سەرۆکایەتی هەرێم کێشەی معاناتی خەڵک گرنگترە لەوانە ئەمانە دەکرێت چارەسەر بکرێت ئەمانە خۆ ئەم قانونە من نەهاتووم کەس ئێمە نەهاتوین ئەم قانون هەڵپەسێنی خۆیان هەڵیان پەسان بۆ هەڵیان پەسان ئێستا زرورە یعنی ئەم زروف ئەو ڕۆژێک کە قانونەکە هەڵپەسێدرا لەگەر ئەمڕۆ چ جیاوازێکەیە تۆ کە دێ قانونێک ئیش لە کار دەخەی ئیشی پێدەکەوێت دەبێت لە بینی ئەم دوو فترەیە جیاوازی هەبێ بەس ینی من ئەو دیفاکتۆیی بمبووە دیفاکتۆیی کە دکتۆر ڕێبواریش باسی کرد ینی
لە ساڵی ڕابردوو لە یەک دو ساڵی من نمونەت بۆ دێنمەوە من نمونەت بۆ دێنمەوە باشە ئێستا ئیسرائیل لەوەتی دروست بووە لە ناو خەتەر و هێنا ئەگەر دیموکراسیەکەی نەبێ ئیسرائیل هەتا ئێستا نەمابوو لەو خەتەری هەیە بەڵام بە حکمی ئەوەی دیموکراسیە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێت هەڵبژاردن بۆ سەرۆکی بۆ پەرلەمان بۆ مؤسساتەکانی تر و خەڵک چۆن دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکات چۆن دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکات بەداخۆ ئێمە حەزمان دەکرد هەرێمی کوردستان لە دوای ساڵی 91 چۆن ئێمە لە یەکەم هەڵبژاردن بە تاسەوە چوین بۆ بەشداری هەڵبژاردننی ساڵی 92 بە هەمان نەفەسەوە بەردەوام بین بەڵام ئەوە حکومرانانی هەرێمی کوردستانە کە نیان هێر ئێمە بۆ شێوە بەردەوام بین وایان کرد کە ساڵی پار بە قسەی کۆمیسیۆنی هەڵبژاردن کەوا 130 و قسوور یعنی خەڵک بەشداری کردووە کە ئەمە ڕێژەیەکی زۆر زۆر کەمە ئەمە جێگای پرسیارە بۆیە دیموکراتیەکەی ئێمە بەڕاستی جێگەی پرسیار ئێمە دەبێت دام بەڕاستیەکان دابنین ئەگەر بمانەوێت کوردستان بەرەو پێشەوە بین ئێمە نامانەوێت مەسەن یعنی خۆمان هەڵخەڵەتێنین دروست میبری قەدار بەکاربێنین ئەمجا لە عالەمی ئێمەدا ئێمە وڵاتانی وەکو ئێمە سوڵتەی تەنفیزی زاڵە بەسەر سوڵتەی پەرلەمان حتا ئێستا لە دەستوری عراقی پەرلەمانی عراق دەسەڵاتی زۆر فراوانەیە کەسی کە دێ سەرواقع سوڵتەی تەنفیزی حکوومەت زۆر زاڵترە بەسەر پەرلەماندا لە وڵاتانی تریش بە هەمان شێوە لە وڵاتانەی کە باسم کرد ئەو وڵاتانەی کە باسم کرد من وەکو نمونە دوایە من مەبەستم ئەمە نییە یعنی لە پێگەی کەس کەمکەمەوە کە ئەمە من مەبەستم ئەوەیە سەروەری یاسا بێ بین دەستورێک دانێن قانونێک دانێن کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵک بێ کامە لەگەڵ ئەوەی ئێمە بگونجێ ئەگەر مەسەلە بەهێزکردنی پێگەی سەرۆکی هەرێم بێ سەرۆکی وڵات بێ من سیستەمی سەرۆکایەتیم پێ باشترە سەرۆکایەتی لەو سیستەمە تێکەڵاوە چونکە لەوێدا سەرۆک بەتەنیا هەموو خەڵکی دەبژێرێ بەتەنیا بەرپرسی هەموو دەسەڵاتە تەنفیزیەکەیە ئیتر کەس ناڵێ گلەی لە حکوومەت بکە گلەی لە سەرۆکی هەرێم دەکرێت گلەی لە سەرۆکی هەرێم دەکرێت و پەرلەمانیش ئەو وەختە بۆی هەیە کە لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم بکە کەن بۆ ئەتیبارەی پەرلەمان نوێنەری گەلە بۆ ئەتیبارەی پەرلەمان نوێنەری گەلە هەروەکو لە ئەمریکا هەیە بەڵام من ئەوە نیشانەیەوە کە من مەبەستم ئەوە نییە لە پێگەی کە من مەبەستم ئەوەیەکەوە کام سیستەمی سیاسی بۆ ئێمە گونجاوترە ئەم سیستەمە هەڵبژێرین فەرموو ئێستا ئێمە لە ناو قەیران لە دوو قەیران لە دوو قەیران نە موەسسەی سەرۆکی هەرێم نە موەسسەی سەرۆکی حکوومەت نە موەسسەی پەرلەمان وەک پێویست نەیانتوانیوە کێشەکانی خەڵک چارەسەرکەن ناتوانانی و کێشەی خەڵک چارەسەرکەن دوێنێ و پێرێ ئالانی ئەویان کرد پاشەکەوت نەما موچە بە تەواوی دەرێ بەڵام کە دەی بە وردی سەیری مۆزاکە دەکەی ئێمە ئێستا زەرمانە لە چاوپار پارسە تا هەفتای موچەکەمان وەردەگرێت ئێستا ئەگەر تا سەری ساڵ 4 معاشی دیر وەگرین 5 معاشی وەگرین ینی هاتینەوە سەر 150کە ئەمە هەمووی فێڵکردنە لە خەڵک کاتمان زۆر کەماوە دکتۆر کاگڕاستان لەسەر قسەکەی دکتۆر شۆڕش کەوتی ئێمە پێویستمان بۆیە دیموکراسی زیاتر باڵ بەسەر کوردستان کێشێت و نەبەسرێتەوە بەلایەنە سیاسیەکان و ژوورە تاریکەکان و باسی ئەوەی کردووە حکوومەت لە ماوەی هەفتەیەک دوو هەفتەیە پێک بهێنرێ بەڵام ئەمە خود و طبیعەتی ئەم وڵاتی ئێمە وایەوە حتا ئێمە حکوومەتی عێراقیش پێگەێنانی حکوومەتەکەی هەروە بووە کوا لە ماوەی ئەو ماوە دیاری کراوەی کە خۆی دانراوە ئەو حکوومەتە تەشکیل کراوە تا ئێستا چەند وەزارەتێک هەیە هێشتا بە تەواوی جەدەلی لەسەر و بە تەواوی دەست بەکار نەبوون وەزیرەکانی و بەڕای من هەتاوەکو سیستەمی سیاسی هەتا ڕێککەوتن هەبێ هەتاوەکو چاوەڕوانی ڕێککەوتن بین باشترە وەک لەوەی بچینە حکوومەتێکەوە بە پەرتەوازایی بچینە حکوومەتێکەوە جارێکی کە بمانگەڕێنێتەوە بۆ دواوە ئێمە تەوافقی لایەنەکان لەسەر و هەموو شتێکەوەیە ینی ئەگەر تۆ تەوافقت نەبێت و بچیتەم حکوومەتەوە هەریەکەی بۆ خۆی لە پەرلەمانیشە ئەڵێن ئاوازێک بێ هەریەکەی بۆ خۆی قسەیەک بکات ئەمە نابێت چونکە کاری پەرلەمانی لۆبیکردنە کاری پەرلەمانی ئێمە لەوانەیە لە تیڤەکان و لەوانەیە وەکوتر لایەنە سیاسیەکانمان ئایدیای جیاوازمانە بێ و بەڵام ئەگەر لەوانە ئێمە لۆبی نەکەین بۆ یاساکان ئەگەر ئێمە هەواڵی یەک نەبین ناتوانین ئەو یاسایانەی کە لە بەرژەوەندی خەڵکە کاری لەسەر بکەین و دەربچێت و دواکەوتنی حکوومەتیش و دواکەوتنی و یاسای سەرۆکایەتی هەرێمیش کە ئێستا هەڵبژاردننی سەرۆکی هەرێمەمە دواکەوتنی حکوومەت دوا بکەوێت باشترێکەوە وەک لەوەی کاپچێتە قاڵبێکەوە کە لێکترازانی تێبکەوێت و یاسای سەرۆکی هەرێم دانانی سەرۆکی هەرێم لە ئێستا بەڕای ئێمە ضرورە چونکە کاتم زۆر کەماوە ینی تقریبان 3 دقە کاتماوم بە 1 دقەمەوێ کۆمنت لە هەرسێکتا وەرگم دووە کۆمنت ینی ئایا دکتۆر ڕێبوار ئەم پەسەندکردنی ئەم یاسایە بە سەرەتایەکی باشە زانی بۆ ئەبینی بۆ کاری
پێکەوەیی لایەنە سیاسیەکان و تێگەیشتنی لایەنە سیاسیەکان لە یەکتر وە کرانەوەیەک بۆ پرۆسی سیاسی هەرێمی کوردستان؟ على راسها وكو عرب قوتني عجيب أمر هذا القوم يمدحون في النهار ويلومون في الليل. راسها ويك خاتو الروجان باسي لسركا تێبینیان هەیە و ئەم یاسایەکی مەترسیدارم پێم سەیرە ئەی بۆچی خاتو ڕۆژان و فراکسیۆنەکەی دەنگیان پێدا ئەو وای نەوت دەرفەت بدە کاگراسان فەرمورە. اینجا لەلایەکی تریشەوە زۆرم پێ سەیرە کە بەڕەهایی دیموکراسیەت لە کوردستانە ڕەت بکرێتەوە. ئەوە لە ڕاستیدا هەڵسەنگاندنێکی نالۆجیکانەیە نامەنتقیانەیە تەنانەت نا ئەکادیمیانەشە. ئەوە من قسەی بریقەدارم نەکردووە، هێندەی من هەڵسەنگاندنێکی بابەتیم کردووە بۆ هەڵومەرجی ئێستاوە لە ڕوانگەی پاشخانی معرفی پسپۆری خۆمەوە. من پێم وایە هەرێمی کوردستان من نەموتووە کە تەجروبەی دیموکراسی هاوشانە بە تەجروبەی دیموکراسی هەرێمی کوردستان هاوشانە بە تەجروبەی دیموکراسی سوید هاوشانە بە تەجروبەی دیموکراسی بریتانیا. من وتومە لە هەرێمی کوردستانە دیموکراسیەتێک پیادە کراوە بە ڕەچاوکردنی هەڵومەرجی بابەتی پێم بڵێ دکتۆر ڕێبوار کاتم کەمە باسی ئیسرائیل ئەکرێ. ئیسرائیل جەنابی شت ئەزانی و لە هەندێک وڵاتانی ئەوڕۆپا تەنانەت هۆڵەندا جاری وهەیە دەورەی ئینتیخابی هەڵبژاردن بۆ ماوەی 6 مانگ 7 مانگ نەبۆتە مای ئەوەی کە حکوومەتی لێبەرم. من دەمێکە وتومە ئازاری ئێمە ئەوەیە کە تاوەکو ئێستا 7 مانگە هەڵبژاردن ئێمە بەرەو تێگەیشتن ئەڕۆینیان بەڵێ من بەڕەهایی ئەوواڵێم کە بەڵێ ئەم پەسەندکردنی ئەم یاسایە لە ڕاستیدا کلیلی تەشریعیە بۆ چارەسەرکردنی پرزگەلێکی سیاسی. خۆمان ئەزانین کە لە ماوەی گفتوگۆ و گەنگەشەیەکی مەڕەسوونی دوور و درێژان نێوان سێ هێزە سەرەکیەکە پارتی و یەکێتی و گۆڕانە لە ئێستاە ئەم یاسایە ئەکرێ بڵێن دەرگایەکی زۆر وڵاکە بۆی کام حکوومەت پێک بێ هەم پەیوەندی نێوان حزبەکانە لە ڕووی سیاسیەوە پتەوتر بێ چونکە بەهۆی ئەو یاسایە پەیوەندی نێوان فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستانە پتەوتر بووە. سپاس دکتۆر ڕێبوار، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دوا کۆمنتت بەس بە کورتی. وڵا لە غیابی سەروەری یاسادا ئەو یاسا و زۆربەی یاساکانی تر قیمەتێکیان نیە باخێکیان نیە و مای ئەوە نین کە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بەهێز. بەڵێ من دەڵێم دوای ڕێکەوتنی هێزە سیاسیەکان و پەسەندکردنی ئەم یاسایە و دانانی سەرۆکی هەرێم کارەکان بەرەو باشترەوە. زۆر سپاسانەکەم بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن مامۆسای یاسای دەستوری، بەڕێز ڕۆژان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان، بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیستی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونتان. کوردستان ئاوادان بێت و ئێوەش کاتێکی خۆش. هەمیشەی بیتەوە چونکە گوڵبەهارە. بانیە ماڵی حیبران من بۆ قورئانە گۆشتی نەرمەنێنیتەوە ئەها باوکە ڕووقۆریەش قسە بکەم داوای گۆشتی نەرمەم بۆ کاکی تازەدانیە. ماشەڵڵا ماشەڵڵا ئەها بە قوربانی ئەو چاوانە و 2 کیلۆ گۆشتی بەرە جا بۆ بەرەخماڕ نەوەڵای گوێرەکە نەوەڵا لەم سەرتا ئەم سەرێکی 2 کیلۆ بۆ بکێشە کێشەی من و بۆڵەی ڕێزان تەنها لە ئێوە چارەسەر دەبێ. ماشەڵڵا گۆشتەکە ناسکە ئەڵێ ئاسکە بۆنی گۆشت ناکە گۆشتیان نەبێ ڕێک ئەڕۆم باشە باشە بەس نەبوو لە ڕۆشتمەوە ئەوە ئەحەی برا لێلانەکەی شەرتە ژنەکە هەر لێنانەکەی شەرت نییە ئەوە گۆشتی خەسابخانەی چێنەرە بەدڵی عەودی نەرە. قەسابخانەی چێنەر سلێمانی بەربەلەدیەکە تەنیشت بازاڕی قیروان. جاف تاورز بەرزترین دوو باڵەخانەی نیشتەجێبوون لە هەموو عێراق لە استراتیژیترین جێگەی شاری سلێمانی. هەر یەک لاشوقەکان باقیستی 5 ساڵ دەدرێت بە هاوڵاتیان لە هەر گۆشەیەکەوە دەڕوانێت بەسەر دیمەنە جوانەکانی شاری سلێمانیدا. شوقەکانمان لە 150 مەتریەوە بۆ 300 مەتری دەست پێ دەکات.
خزمەتگوزاریەکانمان لە سەوزایی و سێ پارکی گەورەی ژێرزەمینی و پارێزراو پێکات. ڕاگررتنی ئۆتۆمبیل با شێوازێکی مۆدێرن بۆ نیشتەجێبووان فراهەم کراوە. ژمارەی مۆبایل 0 867 67 67 یان 0 350 367 67 67.